و مێژووی کە ساڵیادی ڕیفراندۆمی خەڵکی کوردستان و ناوەڕاستی بانگاشەیە بۆ هەڵبژاردننی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان. بەڕاستی خۆمان زۆر بە سەرفراز و خۆشحاڵ بینی کە لە پێشەوازی کۆمەڵە خەڵکێکی دڵسۆز و نیشتیمان پەروەر و پارتی پەروەر لە پێشەوازی ماموو بۆکردنەوەی ئەو بارەگایە. 3 ساڵ لەمەوبەر ئەو بارەگایە لەلایەن هەندێک خەڵک کە من دڵنیام خەڵکەکە خۆشی خەڵکێکی خراپ نەبووە، خەڵکێکی ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان ئێڕهابی فکری و ئەوانەی کە چاویان بە بەرنامە و بە کارنامەی پارتی دیموکراتی کوردستان هەڵ نەدەهات، چاویان بە پێشکەوتنەکان هەڵ نەدەهات، ئەوانەی پارتی و ڕێبازی بارزانی بەرنامەی بۆ دادەنا بۆ ئاوەدانی کوردستان و بۆ خزمەتی کوردستان، ئەو ئێڕهابە فکریەی کە خەڵکیان پێچەواشە دەکرد لەو سنوورە، خەڵکیان ئاراستە دەکرد بۆ ئەوەی خۆیان لێرە واریداتی ئەو سنوورە، ئیمکانیاتی ئەو سنوورە، قوتی ئەو خەڵکە، ئیمکانیاتی ئەو خەڵکە، چ لە ئەوەی حکوومەتی هەرێم بۆیان دەهات، چ لە ئەوەی بەغدا بۆیان دەهات، لێرە نەیان دەکرد بە پرۆژە، لێرە خزمەتی خەڵکیان پێ نەدەکرد، بەڵام خەڵکیان پێچەواشە دەکرد و بارەگا مەدەنیەکانی پارتی کە هیچ دەسەڵاتی ئیداریان لەدەست نەبوو دایان کرد بە ئامانج. بەڵام خۆشبەختانە خەڵکی کوردستان بە تایبەتی و خەڵکی ئەو دەڤەرە بۆیان ڕۆن بۆتەوە کە پارتی حزبی خەڵکە و حزبی خزمەت گوزاریە. ئەو خەڵکانەی کە خەڵکیان چاواشە کرد و خەڵکیانانەدا بۆ ئەو کارانە ئەمانەنە سەروەت و سامانی خەڵکیان خواردووە، ئەو ئیمکاناتی هاتووە بۆ خزمەت گوزاری، بۆ خزمەتی ئەو دەڤەرە لێرە بۆ بەرژەوەندی تایبەتیەکانی خۆیان سەرف کرد. ئەمانە ئەگەر وا بیر بکەنەوە کە بە سوتاندنی بارەگای پارتی بیر و ڕای خەڵک و دڵسۆزی خەڵک بۆ پارتی و ڕێبازی بارزانی کۆتایی دەیان نامینی. 3 ساڵ بارەگای پارتی لەو سنوورە نەبوو، بەڵام خەڵکی ئەو سنوورە، پارتی پەروەرانی ئەو دەڤەرە پارتایەتی و دڵسۆزیان بۆ ڕێبازی بارزانی لە هەزر و لە بیریاندا بەبێەوەی هیچ بارەگاشیان هەبی، بەڵام هەموو کات هەردەم دڵسۆز بوون و دڵسۆزی خۆیان بۆ ئەو ڕێبازە پیشا بوو. ئەو بارەگایە بۆ خزمەتی ئێوەیە، ڕێکەوتێکی جوانیشە، پارتی بە شانسە بەڕاستی لە مێژووشدا کە دژمنیشی زۆر بووی کە پیلانجێریش زۆر بی، بەڵام لەبەرەوەی پارتی حزبی خەڵکە و ڕێبازی خەڵکە و بۆ حەق دامەزراوە لەسەر حەقیشە، ڕێکەوتی جوانیشی بۆ دێت. دەستپێکی بانگەشەی هەڵبژاردن لە 25 نۆیە، 25 نۆ ڕۆژی ڕیفراندۆمی سەربەخۆی کوردستان. لە هەمووشی گرنگتر ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی داستانی پردێ و سحێلایە. ئەو ڕۆژەیە ئەوانەی ئەو ڕۆژەیە کە ئەوەی کە خاچیان فرۆشت کە دایان نابوو نەک کەرکووک و ناوچەکانی مادەی 140 هەولێر و دهۆک و سلێمانیشیان فرۆشت بوو، بەڵام پێشمەرگە ئازا و نەبەردەکانی پارتی و ڕێبازی بارزانی لە پردێ و لە سەحێلا ڕێگریان لێکردن و وانەیەکیان پیشاندان، ئەو وانەیە تاکو ئەو ڕۆژ لە بیریان نەچووە. بۆیە ئەوانەی دوێنێ نامەکەیان بەرزە کردەوە کە بە ئیمزای 38 کەس ئێمە ئەو ڕێکەوتنەمان کردووە و کەرکووک و ناوچەکانمان تەسلیمی خەڵکە کردووە کە دەهاتن کوردستان داگیر بکەن و کوردستان بگرن. هەر ئەوانە ئێستا بە زمانێکی تر مخاتەبەمان دەکەن ئەوڕۆ لە ڕۆژی هەڵبژاردن لە جیاتی ئەوەی بە زمانی نەرمونیان، بە زمانی دیموکراسی، بە زمانی مەدەنی، بە زمانی خزمەتکردن، بە مێژووی خەباتی سیاسی حزب و لایەنە سیاسیەکان، بە بەرنامەی ئێستا و ئایندەیان بۆ خەڵکی کوردستان، بەو دەستکەوتانەی کە ئەگەر هەیان بەو دەستکەوتانە مخاتەبە بکەن بە تێکدان و بەڕووخان و بە لەناوبردن مخاتەبەی حزب و لایەنە سیاسیەکان، مخاتەبەی خەڵکی کوردستان بە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی پارتی دموکراتی کوردستان
لە قۆناغەیەک لە دوای یەکەکان بەڕاستی هەچی ئەو دەستکەوتانە هەیە بۆ گەلی کورد لە سەردەستی پارتی دموکراتی کوردستان بووە لە دامەزرانی شۆڕشی ئەیلول و دواتر و لە دوای ڕاپەڕینیش دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکەم ڕۆژ جەنابی سەرۆک لە کۆیە بانگەشەی بۆ هەڵبژارنێکی ئازاد کرد بۆی حکوومەتێک پێکبێنین و پەرلەمان پێکبێنین ئەو دام و دەستگا شەرعیانە لە ڕێگای ئەوانەوە بتوانین خزمەتی ئەم وڵاتە بکەین. بەڕاستی لەو کاتەوە پارتی دموکراتی کوردستان زۆر بە جددی و زۆر بە دیقەت ئیشی لەسەر هەموو جنگەکان کردووە، کاری خزمەتگوزاری و لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاری خزمەتگوزاری زۆر کردووە و لەو حاڵەتانەشا بەرپەرچی هێرشی ناحەزانی یاوەتەوە و پارتی دموکراتی کوردستان هەمیشە پارێزەری ئەم وڵاتە بوو، پارێزەری ئەم هەرێمە و دەستکەوتەکانی بووە و ئەوە تاریخ ئەوە مێژوو ئیسپاتی ئەوە ئاکا پارتی دموکراتی کوردستان خاوەنی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستان کە لە سەرەتایی شۆڕشی ئەیلول و پێشتریش پارتی دموکراتی کوردستان ئیشی بۆ سەربەخۆیی کردووە قۆناغ بە قۆناغ ئەو دەستکەوتانی هێناوێتی بەرەولووتکە ئیشەڵا بەرەولووتکە سەرەکەوێ. پارتی خەڵکی کوردستان پارتی بەوە ئەبینێ کە پارتی مانای پاراستنی شکۆی ئەم میلەتە، پارتی مانای پاراستنی دەستکەوتەکانی ئەم میلەتە، پارتی مانای ئەوەیە ئەتوانێ سەربەخۆییمان بۆ دابینکە، پارتی پاراستنی هەموو دەستکەوتەکانە، پارتی پێگەی پارتی بەڕاستی خەڵک لەوە سێرەکە پێگەی پارتی لەسەر ئاستی ناوچەکە لەسەر ئاستی عێراق پێگەیەکی بەهێزە و هەموو ئەم مێژووە پڕشانازەیەکە لە سەرەتاوە هێناوێتی داکۆچیکاری یەکەم بووە قۆناغ بە قۆناغ هەتا ئەمڕۆ هەموو دەستکەوتەکان پارتی بەدەستهێناوە. بۆیە خەڵکی کوردستان شانازیەکە بۆ مێژووە و خەڵکی کوردستان پێی وایە بۆ داهاتوش هەر پارتی ئەتوانێت خزمەتی ئەم وڵاتە بکە ئەگەر مقارنەیە بکەین، ئەگەر سیر بکەین ئاودانی و خۆشگوزەرانی کە شیعاری پارتیە، پارتی لە حەقیقەتدا جێبەجێ کردو لە ڕنگدانەوەی ئەم خزمەتگوزاریە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبینێ. بۆیە پارتی لەسەر هەموو ئەمانە بەردەوامە ئینشەڵا بەرەو سەرکەوتنە ڕۆین و خەڵکیش قەناعەتم وایە، خەڵکی کوردستان بەعام قەناعەتم وایە ڕۆ پارتی دێ چکە ئەزانێ پاراستنی شکۆی ئەم میلەتە و پێشخەوتنی ئەم ئەزمونەوە ئەم هەرێمە هەر پارتی توانێت پارێزگاری بۆ پاراستنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان، بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بۆ سەربەرزی تاک بە تاکی خەڵکی نەتەوەی ئەم کوردستانە پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بدەن بە لیستی 190 پارتی دموکراتی کوردستان، لیستی سەربەخۆیی خوازان، لیستی پارێزگاری لە قوارەی سیاسی هەرێمی کوردستان. دروستبوونی پارتی دموکراتی کوردستان وەکو حزبێکی نەتەوەیی هەر چوار پارچەی کوردستان ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە پارتی دموکراتی کوردستان سمبوڵی کوردبوون و کوردایەتیە، هەر بۆیە خەڵک پێویستە دەنگمان بداتێ. من سەردار شەید چۆخا ڕەسوڵ مالومەیی کاندیدی ژمارە 37 لە لیستی 190 پارتی دموکراتی کوردستان بۆ سەربەخۆیی کوردستان، بۆ پارێزگاری لە حەق و مافی کەسوکاری سەربەرزی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکانی کوردستان بەڵێنە دەم بە خەڵک و خاژی کوردستان چۆن لە سەنگەرە داکۆکیشکاری سەرسەختی پێشمەرگە و شەهیدان بووم، چۆن هیچ کاتێک سەنگەرم بۆ دوشمن چۆڵ نەکردووە، بڕیارە دەم ئەم جارە پەرلەمانی کوردستان بکەم بە سەنگەرێکی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵکاران و ئەوانەی کە بیانە قوت و مافی پێشمەرگە و شەهیدان بخۆن.
بەناوی خی گەورە و میرەبان بەخێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەین. ئێمە وەکو خەڵکی شاری سلێمانی داواکارین لەو خەڵکە ڕۆشنبیرە لە خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی ڕاپەڕین ئیدارەی سربەخۆی گەرمێن و ڕاپەڕین کە دەنگ بە لیستی 190 پارتیمان پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆی خۆشگوزەرانی چۆن لە هەولێر و پارێزگای دهۆکەیە خۆشگوزەرانی بۆ سلێمانی بگەڕێتەوە، ئاوادانی بۆ سلێمانی بگەڕێتەوە، ئاسایش و ئارامی بۆ سلێمانی بگەڕێتەوە. ئەوەیە تا ئێستا هەبوو نەمێنێ با ئەم جارایان ئەو خەڵکە شۆڕژێر و نیشتیمان پەروەرە بۆ جارێکی لیستی پارتیمان پارتی دیموکراتی کوردستان تاقیب کاتەوە و زانە خۆشگوزەرانەی لە هەولێر و دهۆکەی بگوازینەوە بۆ شاری سلێمانی. سەرەتا بەخێر بێن سەر چاوم بەناوی خوای گەورە و میهرەبان بۆیە دەنگ دەدەم بە 190 ئەو سەحەبی کووردە خاوەنی کووردە بڕیار لەکن ئەوە بەڕاستی شایانی ئەوەیە داوا لە هەموو جەماوەری بە شەرەف دەکەم پیرەمەگرون سلێمانی بەعام دەنگ بە لیستی 190 بن خەمخۆری میلەتی کورد بە 190 پارێزگاری لە کورکا بە 190 ئێمە من هەشاحەوتە و پێشمەرگەمە تا ئێستا ئەو دوژمنانەی کە هجومیان کردە سەر کورد و ئێمە بووین لە سەحێلە و لە پردیە چۆکمان بە دوژمندادا ئەوانە کە بیانوێت شۆک بە پارتی دادە شۆشیان پێدا دەین پارتی خۆ ناچەمێنێ پارتی بەس خۆی بۆ خۆی گەورە دەچەمێنێ کەس ناتوانێت پارتی بچەمێنێ بەخێرن سەر و سەر چاو. بۆیە دەنگەدەمە لیسی 190 لە بەرەوەی ئەمن و ئاسایشی کوردستان ڕابگرێ بەڕاستی پارتی تاکە حیزبێکە کە بتوانێت ئاسایشی هەرێمی کوردستان بەرقرار کات.